دەچینە هەولێر میوانەکەمان لەوەیە قساکەین سەبارەت بابەتێکی دیکە لە تۆڕی دووەمدا بە دروشمی کوردستان سەرزەمینی دەرفەتەکان وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری دوبی پایتەختی ئیماراتی عەرەبی یەکگرتوو بەشداریکردنەوەی هەفتی کوردستانیان کردووە لە چوارچێوەی پێشانگای ئەکسپۆ لە دوبی. وەفدەکە پێکهاتوون لە نوێنەری وەزارەتەکانی ڕۆشنبیری و بازرگانی و پیشەسازی و ئەوقاف و کاروباری ئاینی بۆ زیاتر ئاگاداربوون لە چالاکیەکانی ئەم پێشانگایە یاخود چالاکیەکانی بەشداری وەفدی کورد لە پێشانگای ئەکسپۆی دوبی لە ئەستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری خەلیل عەبدوڵڵا بەڕێوەبەری دیوانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان دەکەین. کاک خەلیل ساود لێبێ و بەیانیت باش سپاس کە ئەم بەیانیە میوانی بەرنامەی بەیانی کورسات نیوز بی. پێش ئەوەی کە دەست بکەین با گفتوگۆکانمان دەمەوێت باس لە ئەو پێشانگای ئەکسپۆی نێودەوڵەتیە بکەین کە لە دوبی ئەنجامەدرێ ئەمێ بزانمەوە پێشانگایە چییە وردەکاری زیاترمان بۆ باسکەی بووی بۆ ئێمە و هەروەها بۆ بینەرەکانیشمان ڕۆن بێت. بەیانیتان باش و سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. ئەکسپۆ وشەیەکی فەڕەنسیە بە مانای پێشانگا دێت. دروستبوونی ئەم پێشانگایە بۆ 171 ساڵ لەمەوبەر ئەگەڕێتەوە بۆ یەکەم جارە لە ساڵی 1950 لە لەندەن ئەم پیشانگایە کرایەوە کە نوێنەرانی دەوڵەتان بە کار و چالاکی و پرۆژە و داهێنانەکانیان بەشداریان کرد. سەرەتا هەردوو ساڵ جارێ بوو، دواتر لە نیویۆرک کرا، دوای ئەوە لە پاریس کرا، ئیدی وای لێهاو بوو بە 5 ساڵ جارێک هەر ساڵەی لە وڵاتێک ئەکرێ و ئەو وڵاتە هەڵەبژێرێ. بۆ ساڵی 2020 دوبەی هەڵبژێررا کە پێشانگای ئەکسپۆ دوبەی لەو وڵاتە بکرێت، بەڵام بەهۆی پەتای کۆرۆناوە پێشانگاکە لەو کاتەیە ئەنجام نەدرا، کەوتە ساڵی 2021 لە مانگی دەی 2021 کرایەوە و ئەم پێشانگایە 6 مانگ ئەخایەنێت. 193 دەوڵەت بەشداریان لەم پێشانگایە کردووە لە شوێنێکە مەساحەیەکی گەورە هەیە 1752 دۆنما کە هەر وڵاتە تەلارێکی دروست کردووە. لەو تەلارەیە لە ڕێی شاشەکانەوە داهێنان و پرۆژە و لە هەموو بوارەکانی ژیانە ئەخاتە ڕوو بۆ ئەوەی گەشتیاران بڕۆن سەیری بکەن و پێشبینی دەکرێت لەم پێشانگایەیە 25 ملیۆن کەس بەشداری بکات و 33 ملیار دۆلار وەکو داهات بۆ وڵاتی ئیمارات دەستەبەر بکات. باشە کاک خەلیل، هەر وڵاتێک کاتە کە بەشداری ئەو پێشانگایە کات بە تایبەتمەندی خۆی باویستی خۆی بەچی بەشاری دەکات، بەشاری ئەو پێشانگایە کات یاخود ئەوەی کە وڵاتەکە یاخود بەڕێوەبەرانی پێشانگاکە دیاری دەکەن هەر وڵاتە بە شێوازێک بەشداری بکات. بێگومان پێشتر ئەو وڵاتە کە داوا دەکرێ و بەرنامە و پرۆگرامی خۆی ئەخاتە ڕووبۆی بەشداری بکات، هەر وڵاتە تەلار و شوێنی خۆی هەیە. بە هەندێک وڵات بڵێن باسی ڕابردووی خۆیانەکەن چۆن بوون، هەتا ئێستا گەشتونەتە چی لە هەموو بوارەکانی ژیانە، لە هەموو بوارەکانی پێشکەوتنە. دوای ئەوە بەرنامەی داهاتووشیان بڵێن بۆ ماوەی کورتخایەن بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ بۆ 50 ساڵ ئەخەنە ڕوو. گەشتیاران دەچنە تەلاری ئەم وڵاتانە، تازەترین پێشکەوتنەکانی وڵاتە تازەترین داهێنانەکانی ئەبینن. واتە پێشتر گفتوگۆ ئەکرێ لەگەڵە وڵاتانەیە بۆ بەشداریان و هەر وڵاتە بەرنامەی خۆی ئەنێرێ کە لە چ بوارێکە بەشدارە بێەوە بەرنامە و پرۆگرامی چییە بۆ بەشداری لەم کەرنەڤاڵ و ڤیستیڤاڵە نێودەوڵەتیە کە هەموو وڵاتانی جیهان بە هەر 193 دەوڵەتەکەی کە ئەندامی کۆمەڵەی گشتی نەتەوەی گرتوەکانن بەشدارن. باشە بە پێ و دروشمە بێکە ئەوترێ کوردستان سەرزەمینی دەرفەتەکانە، یانەواتە وەفدی هەرێمی کوردستان بە دروشمێک بەشداری لە ئەو پێشانگایەدا کردووە، کەواتە ئەوەندی من تێگەیشتوم وڵاتان هاوشێوەی کە بۆ بابەتی جیاواز خۆیان حڕن یاخود ئازادن لەوەی کە چۆن بەشداریەکەن، ئاواهیش ئازادن لەوەی کە دروشمەکانیان هەڵبژێرن. بەڵێ دروشمی گشتی پێشانگاکە ئەوەیە پێگەشتنی عەقڵەکان و دروستکردنی داهاتوو. هەرێمی کوردستان بەو دروشمەی خۆی بەشدار بووە کە هەرێمی کوردستان سەرزەمینی
دەرفەتەکانە پێش ساڵێک لەمەوبەر حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی دروست کرد لە هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان بۆی بەشداری ئەم بۆنە نێودەوڵەتیە جیهانیە بکەن. بەرنامەی خۆی داناکە لە بوارەکانی وەبەرهێنان، پیشەسازی، کشت و کاڵ، ڕۆشنبیری، هەموو ئەو بوارانەی تری حکوومەتی هەرێم لەسەر کار و پرۆژەکانی بەرنامەی خۆی دانا و پێشکەشی کرد و 2 هەفتەی هەیە هەرێمی کوردستان. ئەمەی ئەم جارە لە 21 تا 27 هەفتەی هەرێمی کوردستان بوو و هەفتەیەکی بێگومان ئەم پێشانگایە 6 مانگە خایەنێ و بەرنامەی و هەفتەیەکی تری هەیە هەرێمی کوردستان هەفتەی نەورۆزە لەوەشە بە بەرنامە و بە پرۆگرامی خۆی بەشدارە بێت. باشە زیاتر پلانەکە چۆنە؟ کورد بە چ شێوازێک بەشداری ئەو پێشانگایەکە چی نمایش ئەکا بۆ سەردانکەران یاخود بۆ بەشداربوونی پێشانگاکە؟ هەرێمی کوردستان لە ڕێی چەند شاشەیەکەوە کە بڵێن شاشەکە جەناحی عراقیە، بەڵام ئەم هەفتەیە تەرخان کرابوو بۆ هەرێمی کوردستان. لە ڕێی ئەو شاشانەوە بەرنامە و پرۆژە و بەرنمەکانی خۆی خستە ڕوو لە بواری وەبەرهێنان، لە بواری ئاوەدانکردنەوە، لە بواری پێکەوە ژیانی نەتەوە و ئاین و مەسەبەکان لە هەرێمی کوردستان، لە هەموو ئەو بوارانەی کە پرۆژە و بەرنامەی هەبووە لە سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی ئەو شاشانە و لە ڕێی ئەو ڤیددیوانەوە بەرنمەکانی خۆی خستە ڕوو. واروها وەکو وەزارەتی ڕۆشنبیریش لەم بۆنەیەدا بەشداری کرد بەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری و پێشانگایەکی فۆتۆگرافی کە بەشێکی زۆر لە میوانانی ئەو پێشانگایە و وڵاتانی تر بەشداریان کرد. هەروەها تیپی هوەری میلی سلێمانی بە چەند تابلۆیەکی هوەری کە تعبیری لە شارەکانی کوردستان هەر لە دهۆکەوە بۆ هەولێر و بۆ سلێمانی بەو تابلۆیانە بەشداری ڕۆژانە بەشداریان کردووە. جەماوەرێکی زۆر ئامادەی ئەو نمایشی ئەو تابلۆ هوەریانە بوو وە جێگەی سەرنجی خەڵک و میوانان و خەڵکی بیانی بوو بە تایبەتی هاتنە دیدەنی ئەو تابلۆیانە. و بێلەوە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین سیمیناری لە بوارە جیاجیەکانە پێشکەش کرد، وەکو لە بواری وەبەرهێنان و یاسای وەبەرهێنان و یاسای وەبەرهێنانی بیانی و لە بوارەکانی کشت و کاڵ و لە بواری شارەوانی و لە هەموو ئەو بوارانەیە چەندین سیمینار و محازەرە پێشکەشکران و بەشێکی زۆر لە خەڵک و لە میوانان ئامادەی ئەو گفتوگۆ و ئەو سیمینارانە بوون کە لەو هەفتەیەدا پێشکەشکران. باشە کاک خەلیل، شتێک زۆر بۆ من جێی سەرنج بوو لە وێنەکاندا بینیمان بە دەر لەو بابەتانی کە یاخۆتان لە چوارچێ و بابەتانی کە باست کرد هوەروی میوزیکی کوردی لەو شارە یاخود لەو پێشانگایە نمایش دەکرێت. ئەو تیپە هوەریانی کە لێ بەشداریان کە خۆشت ئاماژەت پێدا بەجلی کوردیەوە بە میوزیکی کوردی نمایشی هەڵپەرکی و میوزیکی کوردی دەکەن. ئەمە تا چەند بۆ جێی سەرنجی بەشداربوانی پێشانگاکە؟ بەڵێ یەکێک لەو بەرنامانە بوو کە جێی سەرنجی میوانان و گەشتیاران بوو کە ئەو تابلۆیانە یا هەڵپەرکی و یا گۆرانی کوردی کە پێشکەشکرا ژمارەیەکی زۆر گەشتیاری عەرەبی و بیانی ئەهاتن و وێنەی ئەو تابلۆ و ئەو ئاهەنگ و ئەو گۆرانی و ئەو تابلۆ هوەریانیانە گرت و پێی سەرسام بوون و یعنی دیمەنێکی جوانی بە پیشانگاکە بەخشی و سەرنجی میوانان و گەشتیارانی بۆ خۆی ڕاکێشە. باشە کاک خەلیل، چەند جارە وەفدی هەرێمی کوردستان یاخود کورد بەشداری لەو پێشانگایەدا دەکات؟ ئەمە بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان بەشدارە بێ لەم پێشانگایە و لەکردنەوەی پێشانگاکە لە مانگی دەی 2021 بەشدار بوو و ئەم هەفتەیەش کە تایبەت بوو بە هەرێمی کوردستان، هەفتەی هەرێمی کوردستان، وەفدی هەرێمی کوردستان بەشدار بوو لە مانگی لە نەورۆزیشتا هەفتەی تایبەت بە نەورۆز بە پرۆگرام و بەرنامە و چالاکیێکی تر و پرۆژەی لە بوارەکانی و سێکتەرەکانی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێت. باشە بۆچی یەکەم جارانی کورد بەشداری لەو پێشانگایەدا بکە؟ دەرفەت نەبووە، نەگونجاوە، چی بۆتە هۆکارەوەی کە بۆ نمونە یەکەم جار بێتەوە بەشداری لە پێشانگایەکی لەو شێوەیەدا بکەیت؟
و چکە ڕەنگە بتوانرێ هەموو خۆشت باسەکە هەموو وڵاتان دەتوانن بەشداری لەو جۆرە پێشانگایدا بکەن یاخود بەشداری لە پێشەنگای ئەکسپۆدا بکەن. بەڵێ ئەمە تەبعاً دەوڵەتان زیاتر بەشدارەکەن ئەمە ئەوانەی کە ئەندامی نەتەوە یەکگرتوەکانن بڵێن لەم پێشانگایە 193 دەوڵەت کە ئەندامی نەتەوە یەکگرتوەکانن بەشداری کردووە. هەرێمی کوردستان ڕاستەوخۆ ناتوانێت بەشدارکە بەڵکو ئێمە لە ڕێی جەناحی عێراقیەوە لە ناو ئەو پێشانگایە ئەو شوێنی عێراقا شوێنێکمان بۆ کرا بۆ بەشداریمان کردو. ئەوەی من زانیار ئەم پیشانگایە هەر بۆ 5 ساڵ جارێگەکری ئەوەی من زانیاریم هەبێ ئەمە بۆ یەکەم جارە هەرێمی کوردستان بەشدار بووە لەم بۆنە نێودەوڵەتیە. باشە کاک خەلیل تا چەند گرنگە کورد بەشداری لەم جۆرە پێشانگایانەدا بکات ئەو دەرفەتانێکی دێتە بەردەستی لە دەستی نەدات بۆ بەشداریکردن لە پێشانگایکی لەم شێوەیەدا بۆ نیشاندانی هوەری یاخود کللتور و دابوونەرەتی کورد بە وڵاتان با و کەسانێکە بەشداری لە پێشانگاکەدا دەکەن. خۆت باست کرد کە وڵاتانی جیهان بەشداری لەم پێشانگایە دەکەن وڵاتانێکن کە ڕەنگە پێویست بکە کورد بناسن. بێگومان ئەمە پیشانگایەکی نێودەوڵەتی زۆر گرنگە توانین بڵێ فیستیڤاڵ و کەرنەباڵێکی گەورەی جیهانیە خۆپیشاندانێکی گەورەی جیهانیە لە هەموو بوارەکانە بەرهەم و داهێنانەکانیان نمایشەکەن بۆ گەلی کوردستانیش ئەم بۆنەیەکی گرنگە کە لە هەموو بوارەکانی وەبەرهێنان پیشەسازی کشت و کاڵ هەموو بوارەکانی تر بەرنامەی خۆی بخاتە ڕوو وەوا بکات خەڵکی بیانی وە کۆمپانیەکان ڕابکێشە بێن لە کوردستان وە بەرهێنان بکرنەوە لە ڕێی ئەم پێشانگایەوە توانرێت گرێبەست و عقد لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ وڵاتانی ترابکە لەوەش گرنگتر بۆنەیەکە بۆ ئەوەی هەرێمی کوردستان ئەوە نیشان بدات کە خاوەنی کللتورێکی دەوڵەمەنە بۆیە کللتور و بوارەکانی تری ڕۆشنبیری و کەلەپور و شوێنەوار و ئەمانە کە بێگومان هەرێمی کوردستان لەو بوارانەیە لە ڕێی شاشەکانەوە بەشدار بوو. ئەمە پەیامی کوردستان و پەیامی پێکەوە ژیانی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە و هەموو گەل و نەتەوە و مەسەبەکان بە ئاشتی پێکەوە ئاژین و هەرێمی کوردستان شوێنێکە بۆ ئەوی بتوانرێت سەرنجی وڵاتان و کۆمپانیەکان ڕابکێشێ بێن و بەرهێنان بکەن و بەشدار بن لە پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستاندا. باشە بۆ بەشداریکردن لە پێشانگایەکی لەم شێ پێویستی بە چەنێک خۆ ئامادەکردن هەیە و پێویستی بەچی هەیە بۆی کە بتوانن بە شێوازێکی سەرکەوتوانە بەشداری لە پێشانگاکەدا بکرێت؟ ئەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان بەر لە ساڵێک بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران و لایەن و وەزارەتە پەیوەندیدارەکان چەندین کۆبوونەوە کرا بۆ ئەوەی بەرنمەکانی خۆی لە بواری ئەوەی کە پێوترێکە تۆ بەرنمەکانت لە شاشەکانەوە لە بواری وەبەرهێنان لە بواری کشت و کاڵ لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری تەندروستی لە هەموو ئەو بوارانەی کە پرۆژە و بەرنامەت هەبووە ئامادەکاری بۆ کراوە ئامادەکاری ئەوە کرا کە 19 بەحث توێژینەوە لەو بوارانەیە لە ڕێی کەسانی شارەزا و پسپۆڕەوە ئامادەکرا بۆ ئەوەی لەو بۆنەیەدا بەشدار بێت. توانین بڵێن ئێمە ماوەی ساڵێک بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران و بە بەشداری وەزارەتە پەیوەندیدارەکان چەندین کۆبوونەوە کرا بۆی بەرنمەیەکی تێر و تەسەل و دروست دابنرێ بۆی لە ڕێی عێراق و لە ڕێی وەزارەتی دەروی عێراقەوە ئەم بەرنمەیە پێشکەش بکرێ بە وڵاتی ئیمارات و بۆی بەشداری لە ئیکسپۆی دووبەی بکات بەو شێوەیە کە گونجاوە. باشە کاک خەلیل پلانەکان بۆ شێوازی کە دانرابوو جێبەجێکرا ئامانجەکەی خۆی پێکە بۆ بەشداریکردن لەو پێشانگایە؟ بەڵێ هەموو ئەو بەرنامانەی کە دانرابوو هەموو ئەوەی کە چ لە ڕووی ڤیددیۆکانەوە لە شاشەکانەوە لەو هەفتەیە بە شەو و بە ڕۆژ لە ڕێی شاشەکانەوە نمایشکرا بۆ گەشتیاران و بێزگەلەوە لەوێ ژوورێکی تایبەتی کەلەپوری و کللتوری کوردی هەبوو کە میوانانی عەرەب و بیانی و شوێنەکانی تر هاتن بەشداریانە کرد و سەیری تابلۆکانیانە کرد کە تابلۆکان هەمووی تعبیر بوو لە سروشت و
سروشت و بەرنامەی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانە کە چەندین هونەرمەندی دەستڕەنگینی نیگارکێش و چەندین فۆتۆگرافەری تایبەت بە هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانە نمایش کرا و هەموو ئەو بەرنامانەی کە دانرابوو بۆ پێشکەشکردنی کۆڕ و سیمینارەکان لەوێ پێشکەش کران و ئەنی ئەو بەرنمەیە کە لەلایەن حکوومەتتی هەرێمی کوردستانەوە دانرابوو بە ڕێکوپێکی پێشکەش کراوە وەفدی باڵای حکوومەتتی هەرێم بە سەرۆکایەتی وەزیری پیشەسازی و بازرگانی ئامادە بوو و وتاری حکوومەتتی هەرێمی کوردستان لەو بۆنەیە خوێنرایەوە و ئاماژە بە هەرێمی کوردستان کرا وەکو وڵاتێکی ئارام و سەقامگیر و داوا لە وڵاتان و لە کۆمپانیەکان کرا کە بێن لە هەرێمی کوردستان بەشداری لەوە بەرهێنان و پرۆژەکانی ئاوەدانی لە سێکتەرە جیاوازەکاندا بکەن. بەڵێ زۆر سوپاس بۆ خەلیل عەبدوڵڵا بەڕێوبەری دیوان لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێم. سوپاس کە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمانەوە لە هەولێر میوانی بەڕنامەی بەیانی کورسات نیوز بوویت.